السلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لتفسير سورة بقرة قيشتنا آياتي 26-25 مان کرد کە خوای گەورە لە سەرەتای ئاياتی 26 دا دەفەرمێت إن الله لا يستحيي أن يضرب مثلا ما بعوضة فما فوقها. دەفەرمێت بێگومان خوای گەورە شەرم ناکا لەوەی کە نمونە بێنێتەوە بە مێشولە بە پێشولە فەما فەوقەها و بەو دروستکراوانەشی کە بچووکترن لە مێشولە. هۆکاری هاتنە خوارەوەی ئەو ئاەتەی ئەوە بوو کاتێک کە خوای گەورە لە سوورەتی عنکەبوت باسی جاڵجاڵۆکە دەکات و نمونەی پێدێنێتەوە و لە شوێنێکە کە باسی مێرولەی دەکات بتپەرستەکانی مەککە بەگاڵتەوە دەیانگوت خوای گەورە ئەوەندە گەورەیە و ئەوەندە بەدەسەڵاتە، چۆن دەکرێت خوای گەورە لەگەڵ ئەو دەسەڵات و توانا زۆرەی دانمونە بەو شتە بچووکانە بێنێتەوە. بەڵام خوای گەورە تێمان دەگەێنێ حاڵیمان دەکات کە ئەو شتانەی کە لە پێشچاوی ئێمە بچووکن لە ناویاندا دەیان حکمت و وردبینی و نیشانەی هێز و دەسەڵاتی خوای پەروەردگاریان لە ناودا شاردراوەتەوە، بەڵام ئێمە پێی نازانین. بۆیە خوای گەورە لێرە دەفەرمێت نەک جاڵجاڵۆکە گەورەیە، حرەکە و جوڵەکەی دەبینین، مێشولە لە جاڵجاڵۆکەش بچووکترە. خوای گەورە شەرم ناکە کە باسی جاڵجاڵۆکەش بکە، مێشولەش بکە. دەفەرمێت ئین الله بێگومان خوا لا يستحيي شرم ناکە لە چی؟ ئەی یەضریبە مەثەلەن ئەی یەضریبە کە بێنێتەوە کە باسکە بۆ خەڵکی مەثەلەن نمونە ما بەعوضەتەن بە مێشولە و پێشولە فەما فەوقەها و بەو دروستکراوانەشی کە بچووکترن لە مێشولە. خوای گەورە لە قورئاندا باسی مێشولە و باسی ئەو شتانەشی کردووە کە لە مێشولە بچووکترن، باسی ذەڕەشی کردووە خوای گەورە و باسی بچووکتر لە ذەڕەشی کردووە کە هەموو ذەڕەیەک کە خوا دەفەرمێت ولا ئەصغەڕە ولا ئەکبەڕە ئیلا فی کتاب مبین. ئەو شتانەی کە لە ذەڕەش بچووکترن یا گەورەترن لە لەوح المەحفوظ و لە کتێبی خوای پەروەردگاردا ئیلا باسییان کراوە. بۆیە خوای گەورە دەفەرمێت بێگومان خوای گەورە لە هێنانەوەی نمونە بە مێشولە شەرم ناکە. ئەوجار فأما الذين آمنوا جا ئەوانەی کە ئیماندارن فيعلمون چاک دەزانن دڵنیان أنه الحق من ربهم أنه بێگومان ئەو باسکردنە ئەو نمونە هێنانەوەیە بە مێشولە و پێشولە و بە جاڵجاڵۆکە و بە هەر دروستکراوێکی دیکە حەقیقەتە و ڕاستە من ربهم و لەلایەن پەروەردگاریشیانەوە ئەو نمونانە هێنراونەتەوە، لەلایەن پەروەردگاریشیانەوە ئەو وەحیە بۆ پێغمبەر هاتوون عليه الصلاة والسلام، پێغمبەر لە خۆڕە باسی نەکردوون. فأما الذين آمنوا ئەوانەی کە ئیماندارن فيعلمون چاک دەزانن أنه الحق من ربهم کە بەڕاستی ئەو هێنانەوەی نمونانە باسکردنی ئەو نمونانە بەو دروستکراوە بچووکانە حەقیقەتن و ڕاستەقینەنە لەلایەن پەروەردگاریانەوە باسکراون. ئەوە ئیماندار، ئینسانی ئیماندار هەر شتێک لە قورئاندا باس کرابێت و پێغمبەر باسی کردبێ صلی الله عليه وسلم، ئەگەریش لێی تێنەگات، ئەگەریش لێی حاڵی نەبێ، مادام خوا باسی کردووە دەزانێ حکمتێک لە باسکردنەکەی هەردا هەیە. وأما الذين كفروا بەڵام ئەوانەی کە بێ باوەڕن فيقولون دەڵێن چی؟ بەگاڵتەوە دەڵێن ماذا أراد الله بهذا مثلا، مەبەستی چییە خوا نمونە بەو شتە بچووکانە دێنێتەوە کە خوا قورئانی ناردووە، خوا بۆ خۆی گەورەیە دەبووە نمونە بەشتی گەورە بێنێتەوە. بەڵام خوا دەفەرمێت فيقولون ماذا أراد الله بهذا مثلا، دەڵێن ئەوانەی کە بێ باوەڕن دەڵێن خوای گەورە مەبەستی چییە لە هێنانەوە نمونە بەو شتانە. خوای گەورەش دەفەرمێت يضل به كثيرا ويهدي به كثيرا، گومڕای دەکا خوای گەورە بە هێنانەوەی ئەو نمونانە خەڵکانێکی زۆر بەهۆی هێنانەوەی نمونە بە مێشولە و بە جاڵجاڵۆکە و بە مێرولە لەبەرەوەی باوەڕی پێناهێنن، ئیمانی پێناهێنن، گاڵتەی پێ دەکەن، پێی ڕادەبوێرن، بە سووک تەماشای دەکەن، پێی کافر دەبن و پێی لە دین دەردەچن. وەیەهدی بیهی کەثیرا، خەڵکانێکی زۆریش هەنە بەهۆی باسکردنی ئەو نمونانەوە هیدایەت وەردەگرن.
هەر کەسێکی زانا و عالم لە یەکێک لەو دروستکراوانەی خوای گەورە بکۆڵێتەوە لە دروستکراوە بچووکەکان دەگاتە ئەو حەقیقەتەی دەگاتە ئەو ڕاستیەی کە لە دروستکراوە بچووکەکاندا هەزاران حکمت و هەزاران شتی عەجایب و سەرسوڕهێنەر هەیە جا ئەگەر لە شتی عەجایب و سەرسوڕهێنەر هەبێت جێگای تێڕامان و تێڕوانین بێ ئەدی شتە گەورەکان مێرولەیەک ئەگەر لێی ورد ببیەوە هەزاران حکمت هەزاران شتی عەجایب و سەرسوڕهێنەری تێدایە ئەگەر لە خۆت ورد ببیەوە ئەگەر لە شاخەکان ورد ببینەوە ئەگەر لە ئاسمان ورد ببینەوە ئەگەر لە زەوی و دروستکراوەکانی ناو زەوی ورد ببینەوە چەندە خوای گەورە دەناسین بۆیە وەیەهدی بیهی کەثیرە خەڵکانێکی زۆریش هەنە بە باسکردنی ئەو نمونانە هیدایەت وەردەگرن وما يضل به خوا لەفەرمێ گومڕا نابن بە باسکردنی ئەو نمونانە إلا الفاسقون تەنها ئەو کەسانە نەبێت کە لە ئەمری خوای پەروەردگار دەرچوون جا ئەگەر دیقەتی ئەو نووسینانە بدەین کە لەسەر مێشولە یا پێشولە کراون هەزاران شتی عەجایب و سەرسوڕهێنەر دەبینین طبعاً هەر نەوعی مێشولە و پێشولە کە بتپەرستەکان بە شتێکی گچکە و بچووکیان دەزانی عولەمای زیندەوەرزانی دەڵێن 3000 تا 3500 جۆریان هەیە هەر نەوعیان یەک مێشولە یەک نەوع نییە هەر مێشولە بۆ خۆی 3500 جۆر و نەوعی تا ئێستا دۆزراوەتەوە و کەشف کراوە هەموو مێرولەیەک لەکن تۆ زۆر بچووک نییە ناڵی بچووکە بەڵام سەیری سەرەکەی کە سەرەکەی گەورە کراوە بە میکرۆسکۆپ لەسەری هەر مێشولەیەکیدا عولەما دەفەرمون 100 چاوی تێدایە 100 چاو لەسەری هەر مێشولەیەکیدا هەیە و هەروەها لە دەمی هەر مێشولەیەکیدا کە بتپەرستەکان بە سووک و گچکە تەماشای دەکەن دەفەرمون 38 ددانی تێدا یعنی ددانەکانیان لە ددانی ئێمە زۆرترن ئەمە یەک دڵمان هەیە هەموو مێشولەیەک 3 دڵی هەیە و هەر دڵەشی چەند بەشێکە هەر یەکیان ئیشێکی پێدەکا مێشولە یەکێکی دیکە لە عەجایباتەکانی لە شتە سەرسوڕهێنەرەکانی ئەوەیە کە تەمەن بە خوێن دەژیێ لەسەر خوێن دەژیێ بەڵام هیچ خوێنێک ناخوا هەتا فەحسی نەکا هەتا پشکنینین بۆ نەکا بۆیە زۆر جار دوو کەس لە شوێنێکی نەپڕیەتی لە مێشولە یەکێک هەموو لەشی پێوە دراوە بە مێشولە یەکێکیش تەمەن هیچ مێشولەیەک بەلایدا نەهاتووە طبعاً بێگومان لە خۆڕانیە ئەوەی کە مێشولەکە زۆر پێیوەداون خوێنەکەی مناسیبە بۆ خۆراکی مێشولەکەی بەڵام ئەوەکەی کە خوێنەکەی بە کەڵکی خواردنی ئەوەکەی نایە پاشان یەکێکی دیکە لە عەجایباتەکانی طبعاً مێشولە و پێشولە جوندیەکن لە جوندی و سەربازەکانی خوای گەورە ئەگەر بیەوێ بەهۆی مێشولەیەوە دەیان نەخۆشی میکرۆبی کەسێکەوە بۆ کەسێکی دیکە دەگوازنەوە کە ساڵانی 1900 و شتێک لە ئەمریکا 100,000 کەس بەهۆی نەخۆشی مەلاریا مردوون کە هۆکاری سەرەکی گواستنەوەی نەخۆشیەکە بەهۆی مێشولەیەوەیە نەخۆشی گرانەتا دیسان یەکێکی دیکە لە نەخۆشیەکانە کە بەهۆی مێشولەیەوە دەگوازرێتەوە نەخۆشی ئایدس ئەوەی ئایدزیەتی مەرزنیە داوێن پیس بێ جاری وایە لە نەخۆشیەکەی لە کەسێکی دیکەوە بۆ هاتووە و لە هەمان کاتیشدا طبعاً زۆر جار مێشولەکە کە بە کەسێکەوە دەدا لە جەستەی کەسەکەی لا دەبا و هەمیشەش مێشولە کە پێوە دەدا طبعاً دنووکێکی هەیە درێژوێکی هەیە بۆ پێوەدان یەکێکی هەیە بۆ دەرمانکردن بۆیە خوێنی لەبەر ناڕوا پێشتەوە دەدا بەشی خۆی خوێنەکەی دەخوا و دوایە تیماری دەکات و لە ئەوەی دەڕوا 6 باڵی هەیە هەموو مێرولەیەک لە سەعاتێکدا لە سانیەیەکدا تەندان جار باڵەکانی دەجوڵێنێت و حرەکەتیان پێدەکا و حکمەتێکی دیکە تەمەن وردیاتێکی دیکە ئەوەیە کە هەموو مێشولەیەک لە 2 مانگ هیچ مێشولەیەک زیاتر ناژیێ خۆ ئەگەر خوای گەورە بیەوێ بەس بە مێشولەی سزاماندا تەمەنیان بکاتە 2 ساڵ هەر مێشولەیەک 2 ساڵ بژیێ تەمەن ژیانی خەڵکی هەر بەهۆی مێشولەی بەهۆی ئەو سەربازە بچووکەی لەسەر زەوی تێک دەجێ و سەیری ئاەتەکەی کە دیقەتێکی دیکە لە ئاەتەکەی کە خوا دەفەرمێت ما بعوضة فما فوقها خوای گەورە شەرمی نییە لەوەی کە باسی مێشولە و شتە بچووکترەکانیش بکات لە مێشولە خۆ ئەو نەخۆشیەی کە ئێستا هەیە ڤایرۆسی کۆڕۆنا تەمان کەس بەچاو نایبینێ چەند لە مێشولەی بچووکترە
بەڵام ژیانی چەند کەسی خستۆتە مەترسی تەنگی بە دنیا بە هەمووی هەڵچنیوە و هەرچی طب و علم و زانستی ئێستا هەیە لە بەرامبەریدا چۆکی داداوە هەرچی دەیڵێن و گوتویانە لەسەری ڕاست دەرنەچوە و پێچەوانە و عکس دەرچووە بۆیە خوای گەورە شتە بچووکەکانی بە نمونە بۆ هێناوینەوە بۆچی بۆ ئەوەی بزانین خوای گەورە ئەگەر مێشولەیەکی لەبیر نەچوو بێ لە قورئاندا باسیکە مێشولەیەکی لەبیر نەچوو بێ نیظامی بۆ دانێ یاسای بۆ دانێ بە ئەمری خوا بڕوا بە ئەمری خوا بژیە بە ئەمری خوا بمرێ بە ئەمری خوا پێوەدا بە ئەمری خوا نەخۆشی بگوازێتەوە چۆن دەکرێت مرۆڤی لەبیر چوو بێ کە خوای گەورە کردوێتی بە خەلیفە و جێنشینی خۆی لەسەر زەوی یا کردوێتی بە جێنشین و خەلیفەی ئومەتانی پێشوو چۆن دەکرێت ئێمەی لەبیر چوو بێ کە هەزاران پێغەمبەری بۆ ناردوین و قورئانی بۆ ناردوین بەرنامەژیانی بۆ دانە نابین بۆیە طبعاً ئەگەر ورد بینەوە تەنها لە مێشولەی و هەیە دکتۆرای طبعاً تەنها لەسەر لێکۆڵینەوە لەسەر یەک ئیشی مێشولەیەکی وەرگرتووە و نامە و ڕیسالەی دکتۆرای لەسەر نووسراون بە چەدان و هەزاران کەس بەهۆی لێکۆڵینەوە لە مێشولە و لەو عجایباتەی کە لە ناویدا هەنە ئیمانیان هێناوە و مسلمان بوون بە نەسی ئاەتەکە بۆیە ئەگەر سەیری ئاەتەکەی کەینەوە جوان لێی حاڵی دەبین کە خوا دەفەرمێت إن الله لا يستحيي أن يضرب مثلا ما بعوضة فما فوقها بێگومان خوای گەورە شەرم ناکاو و شەرمیشی بەوە نییە کە نمونە بێنێتەوە لە ناو قورئاندا بە مێشولە یا بەو شتانەی کە بچووکترن لە مێشولەش بەڵام خەڵک مووقیفی چیە لە بەرامبەر باسکردن و هێنانەوەی نمونونەکاندا فأما الذين آمنوا فيعلمون أنه الحق من ربهم ئەوانەی کە ئیماندارن یەقینیان هەیە دڵنیان لەوەی کە هێنانەوەی نمونە باسکردنی هەر شتێک لە ناو قورئاندا حەقیقەتە و ڕاستەقینەیە و لەلایەن پەروەردگارەوەیە وأما الذين كفروا بەڵام کەسانێک کە بێ باوڕن فيقولون ماذا أراد الله بهذا مثلا دەڵێن خوای گەورە مەبەستی چییە لە هێنانەوەی ئەو نمونانە لە ناو قورئاندا خوای گەورەش جواب دەداتەوە دەفەرمێت يضل به كثيرا گومڕا دەبێ بە باسکردنی ئەو نمونانە خەڵکێکی زۆر ويهدي به كثيرا وخەڵکێکی زۆریش هیدایەت و ڕێنمونی پێوەردەگرێ بەڵام وما يضل به گومڕا نابن بە باسکردنی ئەو نمونانە إلا الفاسقين تەنها ئەو کەسانە نەبێت کە بێ ئەمری خوای گەورەیان کردووە کە لە فەرمانی خوا دەرچوون چێن ئەو کەسانەی لە فەرمانی خوا دەرچوون بەچی ئینسان دەبێتە فاسق لە ئەمری خوا دەردەچێ لێرە خوای گەورە سێ سیفەتی باس کردوون یەکەمیان دەفەرمێت الذين ينقضون عهد الله من بعد ميثاقه فاسق لە فەرمانی خوا دەرچوو کەسانێکن کە هەڵدەوەشێننەوە ئەو بەڵێنەی کە داویانە بەخوا من بعد ميثاقه دوای ئەوەی کە سوێندیان لەگەڵ بەڵێنەکەیان خواردووە دوای ئەوەی کە بەڵێنەکەیان پتە و کردووە و قایم کردووە بە حساب لە بینی خۆیان و خوادا صفەتی یەکەمی ئینسانی فاسق ئەوەیە کە دەفەرمێت الذين ينقضون عهد الله من بعد ميثاقه ئەوانەی کە هەڵدەوەشێننەوە ئەو بەڵێنەی کە داویانە بەخوا من بعد ميثاقه دوای ئەوەی کە بەڵێنەکەیان زۆر چاک بە حسابی خۆیان قایم کردووە جا ئێمە هەم ئادەم سەلامی خوای لەسەر بێ کاتی خۆی لە جیاتی ئێمە بەڵێنی داوە کە ئیمان بێنین بەخوا و بە پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێت و هەمیش عولەما دەفەرمون لە ڕوحیانەتی هەر کامێک لە بەشەرەکان و لە مرۆڤەکان پەیمان وەرگیراوە کە ئیمان بێنن بەخوا و هەمیش ئێمە مسلمانین ڕۆژێ لە نوێژەدا چەند جار دەڵێن ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین خوایە بەڵێن بێ دەتپەرستم بەڵێن بێ داوای یارمەتی بەس لە تۆ بکەم ئەو بەڵێنەی کە داوتە بەخوا ئەگەر هەڵت وەشاندەوە و شکاندت وعدت داوە بە قسەی خوای بکەی بە قسەی خوار نەکرد لە فەرمانی خوا دەرچووی وعدت داوە خوا بپەرستی ئەگەر ئینسان خوای نەپەرست وعدمان داوە شوێن پێغەمبەر کەوین صلی الله عليه وسلم بە دوای نەکەوتین یعنی بەڵێنەکەمان شکاندووە کە بەڵێنمان شکاند بەڵێن شکێنی لەگەڵ خوا و لەگەڵ خەڵکی یەکێکە لە سیفەتەکانی ئینسانی فاسق و لە فەرمانی خوا دەرچوو ئەوە یەک دووەم سیفەتیان ئەوەیە دەفەرمێت ويقطعون ما أمر الله به أن يوصل ويقطعون فاسقەکان لە فەرمانی خوا دەرچووەکان کەسانێکن کە دەپچڕێنن ما أمر الله به أن يوصل ئەو شتەی کە خوای گەورە فەرمانی پێکردوون کە بیگەێنن مەبەستی پەیوەندی خزمەتیە خوای گەورە ئەمری پێکردوون لە قورئاندا و لە حەدیثی پێغەمبەریشدا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمانی پێکردوین کە پەیوەندی و علاقە و هاتوچۆمان لەگەڵ خزمەکاندا پەیوەندیەکی باش و پتە و قایم بێت ئەگەر پەیوەندیەکەت لەگەڵ خزم و کەسەکانتدا جێبەجێ کرد بە نەسی
حديثي پیغمبر صلى الله عليه وسلم كذا فرمد رحموا پەیوەندی خزمەتی لکاوە بە عەرشی خوای گەورە پەیوەندی لەگەڵ خزمەکانتدا پتەو بێ دەگەی بەخوا پەیوەندیت پچران بەبێ هۆ لەگەڵ خزمەکانتدا پەیوەندی لەگەڵ خوای گەورەش دەپچڕێ ئینسانی فاسق ئەوەیە وەیەقتەعونە ما ئەمەڕ الله به ئەن یوصەلە دەپچڕێنن ئەو شتەی کە خوای گەورە فەرمانی گەیاندنی پێکردوون ويفسدون في الأرض وهروها صفەتی سێمیان ئەوەیە خراپەکاری بڵاو دەکەنەوە لە زەوی خراپەکاری دزی خراپەکاریە داوێن پیسی خراپەکاریە درۆکردن خراپەکاریە غەیبەتکردن خراپەکاریە بوختانکردن خراپەکاریە خیانەت و ناپاکی خراپەکاریە ئینسانێک ئەو سیفەتە خراپانەی تێدا بوون دەبێتە مفسید گەندەڵ خراپەکار کە خراپەکاریش بووی لەسەر زەوی یعنی لای خوای گەورەش بە کەسێکی تاوانبار و لە فەرمانی خوا دەرچوو حساب دەکرێت جاخوا لە فەرمێ ئولائیکە هم الخاسرون ئەوانە لە زەرەرمەندانن کێ کەسێک ئەو سێ سیفەتەی تێدا بێ ها الذين ينقضون عهد الله من بعد ميثاقه ئەو کەسەی ئەو بەڵێنانەی داونی بەخوا دوای ئەوەی کە بەڵێنەکەی بە توندی لەناو دڵیدا جێگیر کردووە بەڵێنەکەی دەشکێنێ لەگەڵ خوا و لەگەڵ خەڵکی صفەتی دووهەمی وەیەقتەعونە ما ئەمەڕ الله به ئەن یوصەلە دەپچڕێنێ ئەو شتەی کە خوای گەورە فەرمانی گەیاندنی پێکردووە یعنی پەیوەندی لەگەڵ خزمەکانیدا دەپچڕێنێ ويفسدون في الأرض وخراپەکاری بڵاو دەکەنەوە لە زەویدا خوا دەفەرمێ ئولائیکە هم الخاسرون ئەوانە لە خەسارەتمەندانن لەکوێ لە قیامەتێ ها خەسارەتمەندیش کەسێکە کە هیچ کردەوەیەکی چاکی پێ نییە بەهۆی کردەوە چاکەکانی خوای گەورە ڕەحمی پێ بکات و بیباتە بەهەشتێ لە زیاتی بەهەشتێ نەتیجە و سەرنجامی بۆ ناو ئاگرە جاخوا دەفەرمێت کەیفە تەکفوڕونە بالله چۆنی ئێوە دەکرێ بێباوەڕ بن لە بەرامبەر خوا كيف تكفرون بالله چۆن دەکرێ ئێوە ئەی ئینسانەکان ئەی ئادەمیزادەکان بێباوەڕ بن لە بەرامبەر خوادا لە کاتێکدا وەکونتم ئەمواتن ئێوە نەبوو بوون هەر کامێک لە ئێمە نەبووین وەختێک هەبوو کەسمان نەبووین فەئەحیاکم خوای گەورە ژیانی پێدای ئەوە یەک یعنی لە نەبوونەوە خوا تۆی هێناوەتە بوون ئەو جار ثم يميتكم پاشان دەشت مرێنێ یعنی مردنەکەشت بەدەست خوایە بەدەست خۆ دنیا ثم يحييكم پاشان خوای گەورە زیندوشتان دەکاتەوە هەرەوەندەش نییە ثم إليه ترجعون پاشان هەر بۆ لای خوش دەچێەوە یعنی ئەگەر تەنها ئیشێک باە ڕێی تێدەچوو ئینسان لە ئەمری خوای دەرچێ بەڵام تۆ نەبووی بە ئەمری خوای هاتوویە بوون هیچ دەسەڵاتێکی خۆتی تێدا نییە لە دنیادا دەمێنیەوە ئەوەندەی کە خوا دەیەوێ پاشان کەی خواویستی دەدمرێنێ کەی خواویستی زیندوت دەکاتەوە کەی ژویستی دەدباتەوە ژێردەستی خۆی و محاسبە و لێپرسینەوە لەگەڵدا دەکا چۆن دەکرێت خوایەک ئاوا دەسەڵاتدار بێ بەسەرتەوە ئەتۆ لە بەرامبەریدا بێ باوەڕ بی و لە ئەمری دەرچی كيف تكفرون بالله وكنتم أمواتا چۆن دەکرێت ئێوە بێ باوەڕ بن لە بەرامبەر خوادا لە کاتێکدا ئێوە مردوو بوون فەئەحیاکم ژیانی پێدان ثم يميتكم ئینجا مراندنی ثم يحييكم پاشان دەتانژێنێ ثم إليه ترجعون پاشان هەر بۆ لای ئەو دەگەڕێنەوە ئەو جار دەفەرمێ هو الذي خلق لكم ما في الأرض جميعا خوا ئەو خوای کە دەبێ بیپەرستن ئەو خوای کە قورئانی ناردووە خوایەکە کە دروستی کردووە بۆ ئێوە ما في الأرض جميعا هەرچی لەسەر زەویدا هەیە بەتێکڕ هو الذي خلق لكم خوا ئەو خوایە کە دروستی کردووە بۆ ئێوە یعنی لە خزمەتی ئێوەدا هەرچی لە ناو زەویدا هەیە بەتێکڕا لە ناو زەویدا هیچ مەخلووقێک هیچ دروستکراوێک نییە بە مێشولە و پێشولەشەوە کە خوای گەورە نمونەی پێهێناوەتەوە ئیلا خوای گەورە کە دروستی کردووە بە جۆرێک لە جۆرەکان خزمەتی ئێمە دەکات خزمەتی مرۆڤایەتی دەکات بەڵام جاری وایە ئێمە خزمەتەکەی نازانین پێمان وایە خوای گەورە بۆ زەڕەر و بۆ زیان دروستی کردووە ئێمە هەر لایەنە خراپەکەی دەبینین بۆیە بڕیاری خوایە خوا ئەو خوایە کە دروستی کردووە بۆ ئێوە بۆ مەسلحەتی ئێوە هەرچی لەسەر زەویدا هەیە بەتێکڕا ئەوە یەک ثم استوى إلى السماء پاشان خوای گەورە بەرز بوویەوە بۆ ئاسمانەکان فسواهن ئاسمانەکانیشی ڕێک خست بە سەبع سەماواتین بە حەوت ئاسمان طبعا ئەو ئاەتەش بەڵگەیە لە سەوەری کە خوای گەورە یەکەم جار زەوی دروست کردووە ئەو جار ئاسمانەکانی دروست کردوون زەوی و هەرچی تێیدایەتی خوای گەورە دروستی کردووە هەمووشی خستۆتە خزمەتی ئێمە بە جۆرێک لە جۆرەکان ثم استوى إلى السماء فسواهن سبع سماوات پاشان خوای گەورە بەرز بوویەوە بۆ ئاسمانەکان و لەوێش دروستی کردن حەوت ئاسمان بەسەریەکەوە وهو بكل شيء عليم ئەو خوایی کە ئاسمانەکان و زەوی و ئەوەی کە لە ناو زەویدا هەیە دروستی کردووە بە هەموو شتێکیش زۆر زانایە و
ئەوەی دەیکات لە ڕووی زانست و زانیاریەوەیە هیچ شتێک نییە لە کەون و بوونەوەردا بکرێت لە خوای پەروەردگار ون ببێت خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە ئامین الحەمدولله. یان خان